بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أجل خدمتي سورة منافقون تايان زيمين آيات وتايان آيات. سببه كارتشي دابزيوة زيدي كري أرقم دليل خدمتي بيغمري خوابهم صلى الله عليه وسلم بۆ سەفەرێک دەچوو، واتە بۆ سەفەرێک چوو پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. خەڵکێکی لەگەڵا هاتبوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەڵێ گوێم لە عەبدوڵڵا بوو، عەبدوڵڵای کوڕی ئوبەی کە ڕەئیسی منافقەکانە، بە هاوڵانی ئەوت یارمەتی پێغەمبەر مەدەن و یارمەتی هاوڵانەکانی پەشیمانە کردەوە، یارمەتی پێغەمبەری خوا نەدەن لەو سەفەرە لەگەڵیان نەبن. وەسیونشیە خوارد کە بگەڕینەوە بۆ مەدینە، وەکەوەی کە مەبەستی خۆیان بڵێن دەستیان بڕاو و دوایەوەش پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم وەکەوەیە دەستی نەڕوا. قسەی لەو جۆرە ئەکرد. زەیدیش ئەڵێ منش ئەم قسانەم بیست کە گەڕامەوە بۆ مامەمش قسەکانی گەڕاوە. ئەمجا دوایەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەفەرموویە بانگی کردم، بانگی زەیدی کرد، فەرمووی ئەو قسانە چییە کە عەبدوڵڵا وتێتی، چونکە قسەکان گەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتیان زەید قسەکان ئەزانێ. پێغەمبەری نازداریش زەیدی بانگ کرد، وتی زەید عەبدوڵڵا چیەڵێ. زەیدیش ئەوەی کە عەبدوڵڵا وتی گێڕایەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو قسەی کردووە ئێمە بچینە مەدینە، ئێمە سەر دەکەوین و ئەوانەی ها لەگەڵ پێغەمبەرە باشگەزیەکاتۆ لێ و بۆی پێغەمبەری خوا دەور و پشتی چۆڵ بێ. ئیشی منافقە وایە. ئەمجا بانگی کرد، ناردی شوێن عەبدوڵڵایە کوڕی ئوبەی، و بانگی کرد و وتی تۆ وات وتووە، ئەوش سوێندی خوارد، وتی من وام نەوتە، سوێنی خوارد، وتی وام نەوتە. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو سوێنی خوارد، تر عەبدوڵڵای بە زەیدی بانگ کرد، بە زەیدی وت کەواتە عەبدوڵڵا سوێنی خوارد کە ئەو ڕاستە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەید زۆر پێی ناخۆش بوو، لەسەر دڵی گران بوو. ئیتر ڕۆیشتە ماڵەوە، غەم دایگرت، خەفەت دایگرت، چونکە ئەم ڕاستەڵێ، بەس ئەو هات سوێنی خوارد. دوایەوە چووە ماڵەوە غەمبار بوو، ئەڵێ شتی وا قەت لە ژیانمان نهاتووەتە سەرمان لە ناخۆشی خەفتی. ئەڵێ هەتا لە ماڵ بووم کاتێک خوای گەورە ڕاستی کردەوە، ئەم باس و خواسەی سوورەتی منافقون دابەزی. إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسول والله يشهد إن المنافقين لكاذبون. ئیتر ئەم ئاەتانە داوەزی هەتا یانزەمین ئاەت باسی ئەو قەزەیەکە، کەواتە پاڵپشتی قسەکانی کێ بوو؟ زەید بوو، کە عەبدوڵڵاش کوڕی ئوبەی کە ڕەئیسی منافقەکانە قسەکانی قورئان بە دوورۆی خستەوە، واقعەکەی ڕاست کردەوە. ئەمانە منافقن، بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیان پێ نەکات. مەبەست و هۆکاری دابەزینی سوورەتی منافقین ئەوەیە کە ئەم ئاەتانە یانزە ئاەت ئەو باس و خواسەیە لە بینی زەیدا و لە بینی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کە ئەو سەحابەی پێغەمبەر و ئەوش کە ڕەئیسی منافقین. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە و عاقبەت خێرمان بکە. صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.